وەخسەکردنی زیاتر لەبارەیەم گرێبەستا بەڕێز ڕێباز محەممەد بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز ڕێباز محەممەد بەخێر بێن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەم ڕێککەوتنە لەسەر چ بنەمایە کراوە؟ ئەو کۆمپانیایە کار بە کیلۆمەترەکات یان چۆن کارەکات؟ بەڵێ دیارە خۆتان دەزانن وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان کە زەخت دەکاتەوە لە بە دیجیتاڵیکردن و بەرەو پێشبردننی سیستەمی حکومڕانی و ئیدارەدانی دەوڵات و ئێمە لەم ڕوانگەیەوە وەکو وەزارەتی گواستنەوە و گەیاندن هەوڵمانداوە کەوا ئێمەش لەم بوارە لە گواستنەوەی گشتی سوود وەربگرین لە تەکنۆلۆجیا و هەوڵ بدەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگای ئەپلیکیشن و سیستەمە پێشکەوتەکان بتوانن لەگەڵ ئێمە سوود لە خزمەتگوزاریەکانمان وەربگرن. دیارە ئێمە واژووکردنی گرێبەستمان لەگەڵ کۆمپانیایەکی لەم جۆرە لەم ئان و ساتەدا چەند ئامانجێکی هەیە. خۆتان دەزانن گواستنەوەی گشتی لە هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە کە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە و ئێمە خەمخۆرانە لەسەر ئەم سێکتەرە کار دەکەین و دەشمانەوێت لەم ڕێگایەوە هەم هاوڵاتی سنتەرە لای ئێمە بۆی زۆرترین خزمەت بە هاوڵاتیان بگەێنین و هەم لە هەمان کاتیشدا لە ڕووی کەش و هەواوە مساعدی بارودۆخی کەش و هەوابین لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێستا پرسیارەکەی منەوە بۆ ڕێککەوتنەکەتان لەسەر چ بنەمایەکە؟ ئێمە ئەم ڕێککەوتنەی کە کردومانە ویستومانە هاوڵاتی لە گواستنەوەدا سوودمەند بێت بەوەی کە کەمترین نرخ بدا بە تەکسیەک بۆ گواستنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکی تر و لە هەمان کاتیشدا گرێبەستەکەمان لە مەبنای ئەوەیە کە ئێمە نسبەی سەتادە لە قازانجی کۆمپانیا دەگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دوزار هەم بۆ خزمەتی گشتی بەکاردێتەوە و یەکەم قیاس لەسەر گواستنەوەکە لەم تەکسیەدا بە کیلۆمەترە کە ئێمە بۆ هەر کیلۆمەترێک 252 دینار کراوەتە مەرج لەسەر کۆمپانیا بۆ ئەوەی لە ئێستادا خۆتان دەزانن و ئەم بارودۆخانەش ببەردەوامی ئێمەوە لەگەڵیان ڕێککەوتون پێویستی بە ئەبدەیتە لە بەرەوەی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان تا بە شکلێکی تەزبیت ناتوانین اعتیمادی بکەینە سەر. بەڵێ لێرە چەند بیر لەوە کراوەتەوە کە ئەوانەی لەوێ شۆفێریەکەن لەماوەی ڕابردوودا هەندێک گرفت لە کۆمپانیەکانی کەریم هەندێک کۆمپانیەکانی دیکەش هەبوو لەوەی کە شۆفێرەکان جارێتر پەیوەندیان بە کەسی داواکارەوە کردەوە هەندێک جار بێزاری دروستە بوو لەو بینەیە چی کراوە کە تایبەتمەندی داواکار بپارێزرێت؟ ئێمە کاتێک کە داواکار داوای تەکسیەک دەکات بۆ گواستنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکی تر بە پێم گرێبەستە بۆ ماوەی چەند دقەیەک ئەم کۆنتراکتە لە نێوان شوفێر و سەرنشین بەردەوامە تا 4 خولەک بۆی هەیە دوزار گەشتەکە هەڵبۆشێنێتەوە و سوودمەند نەبێ ئەوەی تر لەگەڵ پرۆسیجەری ڕۆیشتنی تەکسیەکە و سوودوەرگرتنی سەرنشینەکە لە تەکسیەکەەوە لێەوە دەست پێ دەکات هەم ئەتیماد دەکاتە سەرکات و هەم دووری گەشتەکە. بەڵێ لە کە حاڵەتی هەڵوەشانەوەی گەشتێکە هیچ بڕەپارەیەک دەچێتە سەر حسابی ئەو کەسیان لە کاونتەکەی بۆ جارێکی دیکە بەکاری هێنا داوای پارەی لێ ناکرێتەوە کە لەو ماوە دیاریکراوە گەشتی هەڵوەشانەوە؟ نەخێر لەو ماوەدا دیاریکراوەی کە حەدید کراوە بە پێی گرێبەستەکە هیچ بڕێک لە سەرنشین وەرناگیرێت و ئەکاونتەکەی وەکو خۆی دەتوانێت بە بەردەوامی بەکاری بێنێت توی کێشەیەکی بۆ دروست نابێت. بەڵێ تەنها بۆ تەکسی یان لە داهاتوە کار بۆەوەکەن کە پاسیش بێتە نێو ئەم سیستەمی شێوازی کارکردنەوە. بەتەکید ئەم پرۆژەیەمان مەبەستمانەکەوە هانی وەبەرهێنان بدەین لە هەرێمی کوردستان کە بێن هەماهنگ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین زۆرترین خزمەت پێشکەش بکەین. دیارە ئێمە لەم بوارە هەنگاوێکمان ناوە بەڵام لە بوارەکانی تر بەداخەوە هەرێمی کوردستان تووشێک کۆمەڵە قەیران بووە گەرنا لە 2012ەوە ئێمە سایت پلانی تراموای لە هەرێمی کوردستان لە کۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان دانراوە بەڵام بەداخەوە بەم وەزعی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەمە بۆ ماوەیەکی کاتی کێشەی بۆ دروست بووە بەڵام ئێستا ئێمە لە گفتوگۆی بەردەوام داین کەوا بتوانین ئەم هێڵە گشتیانە ئەکتیڤ بکەین و بیخەینە خزمەتی هاوڵاتیان بۆی زۆرترین هاوڵاتی سوودی لێوەربژیرێت. کار بۆەوە کرێت کە لە داهاتوودا هەموو کوردستان کاری پێ بکەن یان چیەکرێت؟ بەتەکید ئێمە لەم مەرحەلەیەدا لە پارێزگای هەولێر هەم وەکو
تێستێک دەمانەوێت بزانین ئیستیجابەکەی چۆن دەبێت بۆی کەزانیمان نەتیجەکە نەتیجەیەکی مەقبول دەبێت و لە ئاستی طموحی ئێمەدا دەبێت بە تاکید مساعدین لە هەموو هەرێمی کوردستان کەم پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودی لێ ببینن. بەڵێ ئێستا لە هەولێر سنووری کارکردنی ئەو کۆمپانیایە تا کوێ پێما بێت لەم ناوە لە ماوەی ڕابردوودا لەم دەوروبەرە کاتێک داواتەکە لۆکیشنی نادا بەڵێ کار لەسەرەوە کراوە فراوانتر بکرێت. بە تاکید ئێمە ئەمڕۆ بە فەرمی گرێبەسمان لەگەڵ ئەم کۆمپانیایە واژۆ کردووە و کۆمپانیا خۆی بە پێی استراتیج و بەرنامەی خۆی حتمما بۆ ئایندە کار لەسەر ئەمە دەکاوە ئێمە هاندەر دەبین بۆ ئەوی سنوورەکان فراوانتر بکە و کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند ببن لێی. بەڵێ کاتێەوە پێتان ڕاگەان و دەبێت سنووری خۆی فراوان کات ئێستا سنووری کارکردنی تا کوێ؟ بە تاکید ئێستا ئەم کۆمپانیا لە پارێزگای هەولێر و دوهۆک وەکو کار دەکا بەڵام بۆ ئایندەیەکی نزیک مەبەستم لە هەولێر بۆ نمونە لە هەولێر ئێمە سنووری کارکردنیان ئێستا تا کوێ؟ ئێمە خۆتان دەزانن یعنی ئەمڕۆ گرێبەستەکەمان بە فەرمی واژۆ کردووە بەڵام سنوورەکان کراوان کۆمپانیا بە پێی بەرژەوەندی و کاری خۆی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت حتمما ئێمە پلانمان ئەوەیە هەموو هەرێمی کوردستان بە کۆی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی شەوم پرۆژێ بگرێتەوە چونکە ئێمە دڵنیان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ ئەمە تا چەند دڵنیایی لای بەکارهێنەر دروست دەکات بەو پێی کە زۆر نۆرماڵە هەندێک جار لە ئافرەتان ئەڵێن ئامادە نین سواری تەکسی بەڵێ ترسمان هەیە ئەمە شەمووی وەکو یەک نییە کەسی باشەیە کەسی خراپەیە هەر کەسە بۆ مەبەستێک کارەکە بەڵام تا چەند ئەمەوە ئاکات کەم ترسە لای هاوڵاتی بڕەوێتەوە کە بە بێخەمین تەکسی بەکاربێنێت. بە تاکید ئێمە یەک لە هەدەفەکانمان کە دەمانەوێت ناسنامەی شوفێر تهدید بکەین بۆ سەلامەتی زیاتری سەرنشینە و مەبەستیش لێرە لە تەکسی کەریم ئێمە خۆتان دەزانن لە ڕێگای ئەپلیکیشنێکەوە شوفێر دیارە ناوەکەی دیارە هەموو عینوانێک کە پێش ئەوەی بگاتە لای سەرنشینەکەشەوە زانیاریەکان دەبێنێت و دەتوانێت گەشتەکەشی شێر بکە لەگەڵ کەسوکارەکەی بۆ ئەوەی دڵنیا بێتەوە و ئێمە بە دڵنیاییەوە مەبەستمانە لەم بوارەشەوە یعنی ئەمانێکی زۆر بۆ سەرنشین دروست بکەین کە حتمما یعنی لەبەرەوەی تەکسی لە ناو بازنەی گواستنەوەی گشتیدا قەبارەیەکی فراوانی هەیە حتمما ئەم بابەتانی جەنابیشت ئاماژەت پێکردەی دەکەوێت بەڵام ئێمە مەبەستمانە کە ئەمە کۆنتترۆل بکەین بە تاکید تەکسی کەریمی شێکەکە لەم هەنگاوانە و بەدەر لەمەش ئێمە پرۆژەی شریت و لۆگۆمان هەیە هەر بۆ ئەم مەبەستەیە زیاتر کە لە دوایین بڵاوکراوەمان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە تا 15 مۆڵەتێکمان تهدید کردووە بۆەوەی بتوانین کۆی تەکسیەکان لە هەرێمی کوردستان شریت و لۆگۆ بکەین بۆی هەم ناسنامەی شوفێر تهدید ببێ و هەم دوجار بۆ پرۆسەکانی ئایندە بتوانین هەنگاوی گەورەتر بنین لەسەر سێکتەری گواستنەوە. بەڵێ تا چەند واکات هەلی کاری زیاتر بەڕەخسێنێ و ئەوەشی کە بتوانە ڕکابەرێک دروستکە بۆ دابەزاندنی نرخ جیاوازی دەتوانین بڵێن کەمترە لە چاو تەکسیەکە لە کۆمپانیا کار ناکە. بە تاکید ئەم جیاوازیە دەکەوێتەوە سەر ئاستی بەکارهێنەر یعنی ئەمە تحکم بازار تحکم بەم ڕێژەیەوە دەکا بە شکلێکی گشتی حتمما ئەگەر منافەسەکە گەیشتم ئاستەی کە تەشجیعێکی زۆرە ئێمە دەرگامان کراوێت بۆ کۆمپانیەکانی تریش لەم بوارە و ئێمە مقەید نین لەگەڵ تەنها کۆمپانیاک دەمانەوێت زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەێنین. بەڵێ بەڕێز ڕێباز محەممەد بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی گواستنەوە گەیاندن لە ستۆدیۆ ئامادە بی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان. زۆر سوپاس سەرکەوتوو بن.